سڵاوتان لێ بێبینێرانی خۆشەویست. ئەفسانەیەک هەیە بۆ ژمارە 13 کاڵێن ژمارە 13 ژمارەیەکە ڕەنگە شوم بێت. هەندێک کەس بۆچوونیان وایە. ئێمەش ئێستا لە ساڵی 2013 و چەند ڕۆژێک ماماوە پێ بنینە ساڵێکی نوێەوە کە پێڵەن ساڵی 2014. لە 2013 ڕووداوی زۆر ناخۆش ڕوویە لە جیهاندا بۆ نمونە کۆچی دوایی ماندێلا. لەم هەرێمەی خۆشمانە تەقینەوەکەی شاری هەولێر کە لەم کۆتایی ساڵەیە ڕوویە. بۆ چوار پارچەکەش کۆچی دوایی شاعیری گەورەی کورد شێرکۆ بێکەس. مردن بینینی بێخەونی زیندوانە و لە شاری کەرکووکیش جگە لە تەقینەوەکان و ئەو هەواڵانی کە ئیبیستین کۆچی دوایی هونەرمەندی شانۆ و درامە جیا دڵپاک. مردن و ئینسان چیان ئەمرێنێ من پێماگەم ئینسان لەگەڵ مردنا لە سراحەیە. لە سلەیمانیش کۆچی دوایی دەن و ئاوازێکی خۆش حەمەی نێرگس. ساڵی 2013 ئەو ساڵەی وەک ساڵانی ئاسایی دەڕوا بەڕێوە، بەڵام لە ناوڕۆکدا بەشێک لە شەیدایانی ئەدەب و هونەر بە ساڵی کۆستی ئەدەب و هونەر لە خەڵەمی دەدەن. سەرەتای ئەم ساڵ بوو دەرهێنەری گەنج تەهای کەریمی بەهۆی ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. دواتریش سەلاح باڵابەرز کۆچی دوای کرد. بە دوای ئەویشدا فەلەکەدین کاکەی وەزیری پێشووی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم لە ناکاو ماڵاوایی کرد. لە گەرمیانیش کوشتنی کاوە گەرمیانی. لە کاتی هەڵبژاردنەکانیشە کوشتنی چەندەها کەس بە بۆنەی پڕۆپاگەندەی هەڵبژاردنەوە. لە ڕاستیە هەڵبژاردن بۆ میلەتانێک کە دیموکراتیتیا بێ مای خۆشیە وەکوڵێ کەرنەڤاڵێکی جەماوەریە، بەڵام بۆ کۆمەلگای ئێمە کە هێشتا لەگەڵ دیموکراسیەتە زۆر باش مامەڵەمان نەکردووە، ئەو کەرنەڤاڵە دیموکراتیانەش ئێمە باجەکەیمان بە ناخۆشیدا. ئەمانە و چەند ڕووداوێکی ناخۆشی تر لەم وڵاتی ئێمە ڕوویە. بۆیە ڕەنگە ئەفسانەکە بەم جۆرە ڕاست بێت کاڵێن ژمارە 13 ژمارەیەکی شومە. ئێمە ئەپرسین لە تۆی هاوڵاتی لە تۆی بینەر 2013 بۆ تۆ ساڵێکی چۆن بوو؟ ئەشپرسین تۆ بڵێ لە 2014 کە چەند ڕۆژێکی ماوە 2014 بێت و دەرگای 2014 بکەینەوە و دەرگای خۆشبەختی ڕوومان تێ بکات لەگەڵمان نابن. 2013 ئایا ڕۆژەکانی زیاتر خۆش بوون بۆ تۆیان ئەوە تا ڕۆژەکانی زۆر ناخۆش بن؟ وڵای کا کاروانجیان هەم هەم نە بە نوسبەتی منەوە لەخوا بە زیابێ ڕۆژێکی خۆش بدە بەرەوەی تووشی هیچ مشاکیل و هیچ دەنگەدەنگ و شتێک نەبوو، کێشەیەکم توش نەبوو لەخوا بە زیابێ، بەڵام بۆ هەندێک کەس ئەوانەی کەوا تووشی کێشە بوون ڕێمێ بۆوانە ناخۆش بووێت. وەکو خۆم وەکو فەردێک بەسپمەوە 2013 ساڵێکی زۆر خۆش بووە من. بەڕاستی ساڵی 2013 ساڵێکی زۆر خۆش بوو بەلای منەوە. سپاس بۆخوا زۆربەی ڕۆژەکانی خۆشە بەلای منەوە. ئای خۆش بوو ناخۆشیش بوو. زۆر شتی ناخۆش ڕوویە. ناتوانم باسی بکەم. گەورەترین شت لە ژیان ماڕە زۆر ناخۆش بوو. هەست بە جیاوازێکی زۆر ناکەم لە نێوان ساڵی 2013 و ساڵانی ڕابردوو. ئەتوانم بڵێم بۆ ئەمنەوەی ئێمە هەموو ساڵەکان لە یەکچوون. شتێکی خۆشی تیانە بوو، بەڵکو 2013 تەکمیلەکردنی ناخۆشیەکانی ساڵانی ڕابردوو بووە. حەزمەکە لەو کاتێک کە فامم کردەوە هەستم بە بوونی خۆم کرد. حەزمەکە لەو کاتەوە من دڵشاد بوومایە. 2013 ڕقەمێکی شومە بە خۆشم نەزانیوە، زۆر ئاوات هەبووە نەهاتە دی. یەکیان لەوەی کە لە 2000 من ئویستم سیدێک تۆمارکەم تا ئێستا نەمتوانیوە. بە بێگومانی هەموو ساڵێک شتی ناخۆش و خۆشیش لە ژیانی مرۆڤ ڕۆیە، بەڵامی تشتە ناخۆشەکان گرنگەوە ئینسان بەسەر یازاڵ بێ وەشتی خۆشیش ڕۆیە لە هەموو ساڵەکان. ینی تۆ گرنگ نییە ساڵێک بە بەردەوامی بڵێن 2013 هەموو هەر لە مانگێک و تا مانگی 12 هەموو ژیانە ناخۆش و ئەحداسی ناخۆشە بەسەرا بێ، بەڵام شتی خۆشی شەیە.
شتی خۆشی بەسەر زانام شتی خۆش زیاتر بەسەرادیان شتی ناخۆش وەڵایی تر مرۆڤ لە دنیای هەموو شتێکی بەسەرادێ خۆشی زۆر جا ئینسان گلەی لە بەختەکە بەڵام وان نییە ئیتر نازام لە 2013 شتی خۆشم بەسەرات و ناخۆشم بەسەراتوە ناتوانم بڵێم 2013 سەکتێک لە من درا شخصی وەکو خۆم لەبەرەوەی نەخۆشکەوتنی جەنابی مامجەلا بۆ من زەربە بوو کە 2012 هات بڕوام وا بوو کە 2013 بۆ من خۆشە بێت بەڵام وانە بوو وەڵای هەروەکۆر ساڵەکانی تر هیچ وەڵاهی خۆشیەکەی ئەو بوو لەگەڵ ساڵێ بوو یعنی آخر ساڵم بوو لەگەڵ برادرانمە و ناخۆشەکەی زانکۆ ماحەدەم خۆشیەکەشی هەر بەو شێوازە بەڵام لە هەردوو لە خۆش بوو هەم ناخۆشیش بوو من لە 2013 لە 2012 ساڵەکانی پێشووتر ئەوەی ئاواتم بێ نەمبینیوەتەیە ساڵێکی باش بوو باش بوو بۆ تۆ بەڵێ بۆ من شتی ناخۆش بەسەر نالێت 2013 ساڵێکی خۆش و لە بەرەوەی کوڕەکەم هاتە دنیا لەو ساڵەشە تۆ بچین 2013 چۆن بوو بۆ ژیانی ساڵێکی باش تقریبا بەڵێ ئەوەی پێوەزەوە بنەوە هەموو ڕداوەکانی خۆش بوون ئەلبە سپاس بۆخوا سپاس بۆخوا بەگشتی نا یعنی بەڵێ بە تاکید ئەو ڕووداوە گشتیانە کە لێرە ڕوویاوە لە هەرێم یا لە سلێمانی بە تایبەتی ڕوویاوە تأسیری زۆری لەسەر من هەبوو وەکو فەردێک ئەلبە سپاس بۆخوا بۆ خەم یعنی کەسێکم کەم تا زۆر خەم هەڵەگرم بە خەمێک کە پێوەزە بە کۆمەلگەوە کە بەڵێ بە تاکید بۆیە بەڵێ بە تاکید ئەو حاڵتانەی کە ڕویان ناوە بەڵێ پێ یعنی تاسی لەسەر من دروست کردووە و خەمم پێوە هەڵگرتووە بەڵام ئەوەی پێویستە بە ژیانی فەردی خۆمەوە سواز بەخوا ساڵێکی خۆش بووە لە ساڵی 2013 بەنسبەت کورد ساڵی مردنی کۆمەڵە جوانی بوو ساڵی مردنی شێرکۆبێکەس بوو کە بۆ چوونی من یەکێ لە جوانترین تابلۆکانی کورد لە 2013 سوتا ساڵی مردنی حەمەی نێرگز بوو کە یەکێ لە ئاوازە مەزنەکان کە هەمیشە من پێی سەسام بووم ماڵاوایی کێ ساڵی وەفاتی جیاد دڵپاک بوو کە یەکێ لە شانۆکار و یەکێ لە ئەکتەرە گەورەکانی ئەم میلەتە بوو لە هەمووی کارەسات باتە ساڵێک بوو ئێمە شاید بووین لەسەر جاریشت مردنی قەڵەم شەید بوونی کاوەگەرمیانی لە ڕاستیدا وەکو هەچەند من خۆم بڕوام بە شومی ژمارەکان نییە بەڵام 2013 توانم بڵێم ساڵێکی شوم بوو بەنسبەت کوردەوە ساڵی ئازارەکان بوو ساڵی ناخۆشی بوو خەڵکیش کوژران و شەیدکران لە کاتی پروپاگاندی هەڵبژاردنەکانە ئەوشمان بیر نەچێت لە ڕاستیە هەڵبژاردن بۆ میلەتانێک کە دیموکراتیتیا بێ مای خۆشیە وەکوڵێ کەرنەڤاڵێکی جەماوەریە بەڵام بۆ کۆمەلگای ئێمە کە هێشتا لەگەڵ دیموکراسیەتە زۆر باش مامەڵەمان نەکردووە ئەو کەرنەڤاڵە دیموکراتیانەش ئێمە باجەکەیمان بە ناخۆشیدا بەداخەوە یعنی ئەتوانم بڵێم ئێمە لە 2013 شایەتی خۆشیەکان نەبووین کە لە بنەڕەتە ئەبێت تێپەڕبوونی هەست ساڵێ لە تەمەنی مرۆڤدا دابش بێت لە نێوان خۆشی و ناخۆشیدا ئەوی بۆ ئێمە هەبوو زیاترمانەوەی ناخۆشیەکان بوو ینی ئەوەیە کە هێشتا ئێمە میلەتێکین تەواوی جەستەمان لە نێو ئازار و ناخۆشیەکاندایە کۆمەڵی قەرارات هەیە بەدەست پیاوە گەورەکان یان وڵاتەیە یعنی ئەوان نتوان خەمەکان و خۆشیەکان قەراری لەسەر بن یعنی کێشەی فەردی ئەم وڵاتە ئەوەیە قەرارەکەی بەدەست خۆی نییە یعنی زۆرشت هەیە لە دەستی خۆتانە لە دەستی گەورەکانە یعنی ئەوە کۆبوونەوەی گەورەکانە قەرارەیە ئەم ڕەوشە بەرەو کێوە ڕوا ئەوە ئەم ساڵمان چۆنە بێ تا چەندێکی ڕۆژنامە زەکوژرێ چەندێک خۆپشاندان ڕۆیە چەندێک گەندەڵی ئەبێنێ چەندێک چی ڕێکەوتنی ئەحزابەکان یعنی کێشەکە ئەوەیە خۆشگوزەرانی ئەم وڵاتە ناگەڕێتەوە بۆ کەسە ماحتراماتم ئەڵبەتکان قسەکەم کەسە عقلەکان کە بڕیار لەسەر کۆمەلگایان ئەگەڕێتەوە بۆ کەسە سیاسیەکان کە بڕیارە سیاسیەکانیان وکە گۆڕانکاریەکان لە کۆمەلگای ڕووبیا ئەمە کێشەکەی لای ئێمە لە پاش ناوبڕێکەوە گەڕینەوە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان نابن